وانەی یەکەم. بازنەی ژێر ئەم وێنانەی دەنگی دییان تێدایە ڕەنگ دەکەین. پەردە، دەرگا، پەنجەرە، پەردە، دەرگا، ئا مە د، ئا مە د. ئەم وشەی دی تێدایە بە چەماوەیەک دەوری دەدەین. ئامەد
پەردە، پەنجەرە، دەرگا، پەردە، ئامەد، دەرگا. وێنەکێشان. دلاوەر خوشکێکی بچووکی هەبوو بە ناوی دیە کە هێشتا نەچوو بۆ خوێندنگە. هەمیشە لە کاتی وێنەکێشان دەبوو بە شەڕیان، چونکە دیە هەندێک لە قەڵەمەکانی هەڵدەگرت بۆ خۆی و نەیدەدا بە براکەی. هەر بۆیە وێنەکانی هەردووکیان تەنها نیوەیان ڕەنگ دەکرد. هەروەها دیە لە دوای وێنەکێشان قەڵەم و دەفتەرەکانی کۆ نەدەکردەوە و بەمەش ماڵەکەی ناشرین دەکرد و بۆ ڕۆژی دوایی نەیدەتوانی بە ئاسانی قەڵەم و دەفتەری وێنەکێشانەکەی بدۆزێتەوە. دلاوەر کوڕێکی ژیر بوو و هەمیشە گوێی لە ئامۆژگاری مامۆستاکانی دەگرت و هەمان ئامۆژگاریەکانی دەگواستەوە بۆ خوشکە بچووکەکەی. تاوای لێهات دیێژ بە گوێی براکەی دەکرد و قەڵەمەکانیان بە هاوبەشی بەکاردەهێنا و لە دوای تەواوبوونی وێنەکێشان کەلوپەلەکانیان دەخستەوە جێگەی خۆی و بە هاوکاری دایکیان وێنەکانیان بە دیوارەکەدا هەڵدەواسی و بە ئاسوودەیی و پێکەنینەوە لە وێنەکانیان دەڕوانی.